لارەکانی هەفتەی دێمی خولی لاوانی عێراق و لە کۆمەڵی باکوور هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە غازی شیمال کرد. لا سەرەتای یاریەکە غازی شیمالی کەرکووک دوو دەرفەتی ئاسانی بۆ هەڵکەوت بۆ تۆمارکردنی گۆڵ لە دەستیدا. محەممەد سەلام بەم لێدانە سەرەوەڵامی دانەوە تۆپ ڕێگای ستونی گرت. لا خولەکی 26 ئەرکان عەبدولخالق بە ئەسیستی عەلی شێزاد لاوانی هەولێری لە یاریەکە با گۆڵی یەکەم پێشخست. لا خولەکی 37 بە ئەسیستی ڕەشاد فاضل محەممەد سەلام ئەنجامەکەی بۆ هەولێر دوو هێندە لێ کرد. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم ئەحمەد ئیبراهیم بە ئەسیستی مستەفا غازی بە تۆمارکردنی گۆڵێک بۆ لاوانی غازی شیمال جیاوازیەکەی کەم کردەوە. لە سەرەتای نیوەی دووەم غازی شیمال هەوڵی گۆڵی یەکسانیان دەدا. دواتر هەولێر جڵەوی یاریەکە گرتە دەست و کۆمەڵێک دەرفەتی بۆ ڕەخسا تاوەکو گۆڵی زیاتر تۆمار بکات، بەڵام ئەنجام گۆڕانکاری بەسەردا نەهات و بە سەرکەوتنی لاوانی هەولێر کۆتایی هات. ڕاستی دەستخۆشتانی دەکەین بەخێر بێن ئەو جمهورە خۆشەویستە بە سایوانتانیمان بینەوە بەڕاستی یاریشی زۆر گرنگ بوو تانیمان خۆمان توندر بکەین لەو مەجموعەیە مادی بوونەکی زۆرمان کرد ئێستا شوە پێشەنجی کۆمەڵەکەین ئینشاڵە داهاتوش لە یاریەکانی دیکە هەموو یاریەکان سەرکەوتوو دەبین. وەڵا هەندێک هەتومان بۆ هات استقلالمان نەکرد لای گۆڵەوە هەندێک گۆڵمان فەوتان دوو گۆڵمان خوارد ینی ختای دیفاع و شت بوو توانیمان آخر دقەی 45ەوە نهایەتی شۆت یەکەم گۆڵێت تۆمارکەین خۆم گۆڵەکەم ئاسێس کرد ئینشاڵە بۆ ئینشاڵە داهاتوومان باشترە بێ لە قۆناغ ئینشاڵە سەرکەین بۆ قۆناغی داهاتوو. بەم شێوەیە لاوانی هەولێر بە کۆکردنەوەی 18 خاڵ لە 8 یاری لا پێشەنجی کۆمەڵەکەیەتی غازی شیمالیش بەنو یاری 11 خاڵی هەیە و لە خانەی چوارەمە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.